بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێگەن سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە چەسپاندنی ئاشتەوایی لە کۆمەڵگەدا دەکەین. ئاشتی یەکێکە لە پایە گرنگەکانی دروستبوون و مانەوەی هەر کۆمەڵگەیەک. پێغەمبەری خوا هاوڵانی بەڕێزی صلی الله علیه وسلم لە شاری مەککەدا دوای ئەو هەموو عەزیەت و ئازار و ناسۆرەیی کە بەسەریان هات چەوساندنەوە و بردننی چەوساندنەوەیان و ڕەنجێکی زۆریان لە پێناو بانگەوازی خواییدا لەلایەن سەرانی قوڕەیش و بتپەرستانی مەککەوە، زەوتکردنی مافەکانیان و وەدەرنانیان لە شاری مەککە و بێناسکردنیان لە شاری مەدینەدا کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچێتە شاری مەدینەوە دەستورێکی پڕ لە دادی خۆشەویستی دەنووسێت بۆ هەموو دانیشتوانی شاری مەدینە کە بۆن و بەرامەی ئاشتی و خۆشی و پێکەوە ژیانی لێوە دێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەدینەدا کاتێ دەوڵەت و سوپا پێکەوە دەنێت و دەبێتە یەکێک لە بربەستە گەورەکانی بەردەم زلهێز و دەسەڵاتدارانی ئەو سەردەمە هیچ کاتێ بیری لە تۆڵەسەندن و تێکدانی شیرازەی کۆمەڵگەکەی نەکردوێتەوە. تەنانەت لە ڕزگارکردن و فەتحی شاری مەککەشدا هەموو سەرانی قوڕەیش، هەموو بتپەرستانی قوڕەیش ئامادەیی ئەوەیان تێدا بوو یا چاوەڕێی ئەوەیان لە پێغەمبەری خوا دەکرد صلی الله علیه وسلم کە بەهۆی کارە چەوت و لاسارەکانی خۆیان و عەزیەتدانی پێغەمبەری خوا و هەڵبەستنی دەیاها و هەزارها ناو و ناتۆرە و قسەی نەشیا و بەرامبەر بەخۆی و هاوڵانی و پەیامەکەی چاوەڕێی ئەوەیان لە پێغەمبەری خوا دەکرد صلی الله علیه وسلم کەوا تۆڵەیان لێ بکاتەوە و ئازاریاندا. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو پێغەمبەری ئاشتی و ئاسوودەیی و حەوانەوەی مرۆڤەکان فەرمووی بڕۆن ئازاد بن و هیچ جۆرە ستەم و ئازار و تۆڵەکردنەوەیە لەلایەن منەوە نابینن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا و بۆ ڕێنمایی و ئامۆژگاریەکانی لە غەزا و سریەکاندا هەمیشە هانی موسڵمانان و شوێنکەوتوانی داوە کە دەست بگرن بە ئاشتیەوە و هەوڵی ئاشتی و هاشتەوایی بدەن لە کۆمەڵگەدا و سەرزەنشت و لۆمەی ئەو کەسانەشی کردووە کەوا ئاشتی و ئاشتەوایی لە کۆمەڵگەدا نایەڵن و هەوڵی پەڕاگەندەیی و ناکۆکی و ململانەکانەدەن. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە و چۆن ئاشتەوایی لە کۆمەڵگەدا دەچەسپێ، کێ هەڵدەستێ بە چەسپاندنی ئاشتەوایی لە کۆمەڵگەدا، چۆن لۆمەی ئەو کەسانە دەکرێت کە ئاشتەوایی کۆمەڵگە ناهێڵن و هەمیشە خەریکی کێشە و ململانێ و شەڕ و ئاژاون. میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاوە یاسین بانگخوازی ئیسلامی مامۆستای ئاینیم لە شاری هەولێر کردووە کە ئەمڕۆ میوانی بەرنامەی باسوخواز دەیە. مامۆستایان سڵاوی خوارد لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاوی خوای پەروەردگار لە بەڕێزیشتان. زۆر سپاس دەکەم مامۆستایان. سەرتا پێم خۆشە وەکو پێناسەیەک بزانین ئاشتی لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم بە واتای چی هاتووە و چه شتێک دەگرێتەوە؟ بله، بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. دیارە ئەو ئیسلامە کە هاتیە بوو ئەوە هاتیە ژیانی کۆمەلگا خۆش کات و ئینسانەکان لەسەر داد و عەدالەت و دادپەروەری ژیان بەرنەسەر و ژیانی خۆیان خۆش بکەن. ئەگەر سەرنجی قورئانی پیرۆز بدەین و سەرنجی سنەتی پێغەمبەری خوا بدەین عەلەیهی سەڵات وەسەلام دەبینین هەمووی باسی ئاشتەوایی و ئاشتی دەکات. هەر لە سوورەتی فاتحا و هەتاکو دەگاتە سوورەتی ئەنناس لە قورئانی پیرۆزدا هەر هەمووی باسی ئاشتەوایی و سوڵحە لە ناو کۆمەڵگەدا. دەبینین ئەوە لە قورئانی پیرۆزدا زۆر باسی لێوە کراوە. هەروەکەوەی ئەگەر سەیری قورئانی پیرۆز بکەین لە قورئانی پیرۆزدا کە وەسفی بەهەشتمان بۆ دەکات، بەهەشت 8 دەرگای هەیە.
دەرگایەک لە دەرگایەکانی بەهشت پێی دەگوترێت دار و سەلام، یعنی ماڵی ئاشتی، ئەو ماڵەی کە قەد لە ژیاندا ناخۆشی تیا نابیندرێ، زەحمەتی تیا نییە، شەڕ و خەفەتی تیا نییە، ئەو هەموو ناخۆشی لە دنیادا تووشی ئینسانەکان دەبێت لەوێدا لەو بەهشتدا نابیندرێ، لەبەر ئەوەی ماڵی ئاشتی و حەوانەوەیە ئینسانەکان لەوێ دەحەوێنەوە، دڵیان ئاسوودە دەبێ. وەکو خوای پەروەردگار دەفەرمێ لەهم دار و سەلامی عند ربهم، ئەوانە بۆیان هەیە ماڵی ئاشتی و بۆیان هەیە ڕەزامەندی خوای پەروەردگار جەلە جەلالوهو. بۆیە بەڕاستی ئاشتی لە ئیسلامدا دەتوانین بڵین ئەو ئیسلامە چڵەپۆپەکەی و دارەکەی ئاو دراوە بەچی؟ بە ئاشتەوایی، بە خۆشیەکان، بە خۆشگوزەرانی. ئەگەر سەیری قورئانی پیرۆز بکەین خۆشەویستەکان دەبینین قەد لە قورئاندا هەڕەشە هەتاوەکو لە دوژمنانیش نەکراوە، هەتاوەکو ئەوان هەڕەشەیان لە مسلمانان نەکردبێ. بەڵام ئەوانە چێن ئاشتەوایی کۆمەلگا تێکەدەن، ئەوانە چێن کەوا ئاشتی لە خەڵکی تێکەدەن، ژیانی خەڵکی تێکەدەن، ئەوە ئەو کەسانن لە مێژووی مرۆڤایەتی و هەتاوەکو ئەو ڕۆژ خەڵکێکی مسلمان نەهاتوە خەڵک قەتڵ و عامکە، خەڵک بکوژێت، ئاشتی لە خەڵک تێک بدا، ژیانی خەڵکی تێک بدا. بەڵام ئەوە خەڵکێکن کە بەڕاستی لە ئیسلام دوورن و هەروەها پەیڕەوی لە بەرنامەی خوای پەروەردگار ناکەن و بە شوێن سنەتی پێغەمبەری خۆیان نەڕۆیشتێتن عەلەیهی سەڵات وەسەلام. تەماشاکەن خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی دوو تائیفەمان بۆ دەکا لە قورئاندا. دەفەرمێ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا فأصلحوا بینهما، ئەگەر هاتو دوو کۆمەڵ دوو تائیفە، دوو تاقم یان دوو عەشیرەت یان دوو بنەماڵە لێیان بووە ناخۆشی، شەڕ و کوشتار لە نێوانیان پەیدا بوو، خوای پەروەردگار دەفەرمێ فأصلحوا بینهما، ئێوە چ بکەن؟ ئاشتەوایی لە بینیان کەن، سوڵحیان لە بین کەن. کەواتە ئێمە دەتوانین بڵین ئەو قورئانە هەمووی بریتێ لە ئاشتی، لە چ کاتێکدا؟ لە کاتی جەنگیشدا، لە کاتی ناخۆشیەکانیشدا خوای پەروەردگار جەلە جەلالوهو باسی ئەوەمان بۆ دەکا و دەیکاتە ئەرکێک لە سەرشانی ئێمەی مسلمان و ئیماندار کە لەگەڵ ئیسلاح و چاکەکاری دابین و لەگەڵ ئاشتەوایی دابین لە ناو کۆمەڵگەدا و لەگەڵ سوڵح دابین. لەبەر ئەوەی خوای پەروەردگار لە قورئانی پێش لە ئاەتێکدا دەفەرمێ وەالصلح خەیر، لە ئاشتەواییدا لە سوڵحدا خێر هەیە، بەرەکەت هەیە، ئینسانەکان دەحەسێنەوە، کەس زوڵمی لێ ناکرێت، کەس ناچەوسێندرێتەوە، کەس برسی نابێ، کەس تێنی نابێ، کەس ڕەش و ڕوود نابێ، کەس ئاوارە نابێت، کەس دەربەدەر نابێ. ئەوە ئەگەر هات و سوڵح هەبوو، ئاشتەوایی هەبوو لە ناو کۆمەلگا، ئەو کاتە ئەو خەڵکە هەمووی لە سێبەری ئیسلام، لە سێبەری قورئانی پیرۆز کە کەلامی خوای پەروەردگارە هەمویان بەڕاستی دەحەسێنەوە و ژیانیان پڕیە بێ لە سەعادەت و لە کامەرانی و لە خۆشی و خۆشگوزەرانی خۆشەویستەکانم. زۆر باشە مامۆستا، کەواتە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن فەرمان و ڕێنمایی مسلمانان دەکەن کە هەمیشە ئاشتی پارێز بن و ئاشتی پیادە بکەن لە کۆمەڵگەکەدا. خوای پەروەردگار جەلە جەلالوهو لە قورئانی پیرۆزدا ڕوو لە پێغەمبەری خۆی دەکا صلی الله عليه وسلم، دەفەرمێ وەخفض جەناحەکە لمن اتبعك من المؤمنین. خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەو خەڵکەی کە لەگەڵ تا ئیمانیان پێت هێناوە و ئەو خەڵکەی کە ئیمانیشیان پێت نەهێناوە یان دژمنایەتیش دەکەن، خوای گەورە دەفەرمێ باڵی بەزەی و ڕەحمەتی خۆتیان بۆ ڕاخە، بەڵکو عەتف و سۆزی خۆتیان پێنیشان بدە. ئەوجا ئازیزان و بەڕێزانم دەبینین خوای پەروەردگار جەلە جەلالوهو لە ئاەتەکانی قورئانی پیرۆز زۆر باسی سوڵح و ئاشتەوایی بۆ ئێمە کردووە. لە ئاەتێکی تری قورئانی پیرۆز دەفەرمێ لا خەیرە فی کەثیر من نەجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. خوای پەروەردگار دەفەرمێ جەلە جەلالوهو دەفەرمێ خێر و چاکە لەوە نییە کە ئینسانەکان دوو سێسە یان چوارچار پێکەوە بکەونە چرپەچرب لە بنجوێی یەکتری، بەڵکو خێر و چاکە لە چیدایە؟ إلا من أمر بصدقة، ئەوانە ئەمر بکەن بەچی؟ بە سەدەقەکردن، یعنی بە ماڵبەخشین، ئەو معروفین یان بە چاکەکاری، بەکاری معروف و شەرعی، یان هەروەها ئەو ئیصلاح بین الناس،
یان بێن ئاشتەوایی لە ناو خەڵکی دروستکەن سڵح لە بینی مسلمانان و ئیمانداران بکەن. جا لەو ئاەتە پیرۆزە چمان بۆ دەرەکەوێ؟ خوای گەورە باسی سێشتی زۆر گرنگمان بۆ دەکات. إلا من أمر بصدقة خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کە ئەمر دەکەن بە سەدەقەکردن. دیارە خەڵکێک هەیە لە ڕۆژگاری ژیانی ئەمەی مسلمان و ئیمانداردا هەموو کاتێک برسیتی و تێنیتی و نەبووە و هەژارە، بەڵام خەڵکێک هەیە پێی خۆش نییە ئەو خەڵکە برسی بێ، هیلاک بێ، ماندوو بێ، دێ چی دەکا؟ دێ سۆز و عەتفی خۆی بۆ دەرەبڕێ لە ڕێی چیەوە؟ لە ڕێی بەخشینەوە. ئەو بەخشینەش جۆرێکە لە ئاشتەوایی لە ناو کۆمەلگادا، دەستی دەگرێت لە برسێتی لە هەژاری لە نەداری ڕزگاری دەکات. واروە ئەو معروفین یان کەسێکە و کەسێکی لادەرە لە شەریعەتی خوای پەروەردگار، کەسێکی تاوانبارە، ئەو کەسە دێ دەستی دەگرێ لە گوناحەکان و لە خراپەکان دەیپارێزێ، ئەوەش لە کۆمەلگادا چ دروستەکە؟ ئاشتەوایی، خۆشگوزەرانی لە بینی مسلمانان و ئیمانداراندا، لە بینی مسلمانی ڕاستەقینەدا، لە بینی کابرایە کە گوناحی ئەنجام داوە، ئەو کەسە ئیماندارە دێت چ دەکات؟ دێت دەستی دەگرێ ناهێڵێ ئەو گوناحە ئەو تاوانە ئەو خراپەکاری ئەنجام بدە. سێمین کاری چاکەی ئەو کەسانە خوای پەروەردگار دەفەرمێ ئەو ئیسلاحین بەینە الناس، دێن چ دەکەن؟ دێن سڵح لە بینی خەڵکی دەکەن، ئاشتەوایی لە بینی خەڵکی دەکەن. دوو مسلمانن بینیان نییە، دوو ئیماندارن بینیان نییە، دوو جیرانن بینیان نییە، دوو خوشکن بینیان نییە، بەڵکو دوو برای باوکو و دایکین لە یەکتری تووڕە بوویتون، دڵیان لە یەکتری ڕەنجاوە. ئەو مسلمان و ئیماندارانە دێن بینی ئەوانە چاکەکەنەوە، ئاشتەوایی لە بینیان دەکەن، سڵحیان لە بین دەکەن. ئەو جۆرە کەسانە خۆشەویستی خوای پەروەردگارن جەلە جەلالوه و خۆشەویستی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم. لەبەوەی ئینسان با باش بزانێت، ئینسان بەس بەوە خوای پەروەردگار لێی خۆش نابێت کە بەڕاستی بەس نوێژەکانی بکات و مانگی ڕەمەزان هات بە ڕۆژوو بێت و کە مەراسیمی حەجیش هات جارێک لە ژیانیدا حەج ئەنجام بدات. خوای پەروەردگار بەس بەوەندە لە ئێمەی مسلمان و ئیماندار خۆش نابێت، بەڵکو ئێمە بۆ کارێک هاتوین ئەو دنیاە، بۆ ئیشێک هاتن ئەو دنیاە کە زۆر لەوە گەورەترە پەیامەکەمان، ئەو پەیامەی کە هەڵمان گرتووە، ئەویش کە بریتیە لە ئیسلام و لە ئیمان. بزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئیماندارانمان بۆ دەکات، دەفەرمێ المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا وشبك بين أصابعه. پێغەمبەری خوا لەو فەرموودە شیرینەیدا دەفەرمێ ئیماندار بۆ ئیمانداری بەرامبەرەکەی، مسلمان بەرامبەر بە مسلمانانی بەرامبەری، دەفەرمێ وەکو بینایەک وایە، وەکو خانوویەک وایە. ئەو بینایە ئەو خانووە کە دروست کراوە هەموو بلۆکەکانی هەموو خشتەکانی یەکتریان بەستاوەتەوە، ئەو جا خانووەکە دروست کراوە. ئەو جا پێغەمبەری خوا فەرمی ئیمانداران ئەوها پەنجەکانی خستە ناویەکەوە، فەرمی وەکو ئەو پەنجانە یەکتری دەبەستنەوە، ئەوها یەکتری تۆکمە دەکەن، یەکتری قایم دەکەن. بەڵکو لە کاتێکە مسلمانێک کە نەخۆشە سەردانی دەکات، لە کاتێک مسلمانێک کە هەژارە و نەبووە دەستی دەگرێت لە هەژاری و لە فەقیری ڕزگاری دەکات، لە کاتێکدا ئەو مسلمانە بەڵاو موسیبەت و ناخۆشیێکی بەسەرا هاتووە، ئەو ئیماندارەی بەرامبەری دێ ئەو بەڵاو لە کاتی ئەو بەڵاو موسیبەت و ناخۆشیە دێ ئاشتەوایی لەگەڵ دەکا، دەستباری لەگەڵا دەگرێ. بۆیە ئەوە خۆشەویستەکانم، ئەوە سیفەتی ئیمانداری ڕاستەقینەیە و یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا دەفەرمێت لە ئێمە نییە، یعنی لە ئومەتی من نییە ئەو کەسەی بۆ خۆی تێرە بەڵام جیرانەکەی برسیتی هاواری لێ بەرزە بێتەوە لە برسا. بۆیە دەبێ ئێمەی مسلمان بەو شێوێ ئاشتەوایی لە کۆمەلگا دروستکەین و سڵح لە بینی مسلمانان بکەین و لە بینی عامی خەڵکی، ئەو کەسەی کە ئیماندارە و ئەو کەسەی کە ئیمانداریش نییە. ئێمە ئەو کەسەی کە ئیمانیش نییە بە ئیسلام، ئەو ئیسلامە کردوێتە واجبێکی شەرعی لەسەرمان کە بەڕاستی لەگەڵیانە چاک بین. وقولوا للناس حسنا، ناس هەموو خەڵکی دەگرێتەوە، ئیمانداریش دەگرێتەوە، منافقێکیش دەگرێتەوە، کافرێکیش دەگرێتەوە، مەسیحێکیش دەگرێتەوە، جوولەکەیەکیش دەگرێتەوە. ئەوە بەڕاستی ئەو ناسە جەمع لێرەدا هەموو خەڵکی دەگرێتەوە، چ ئیماندار چ غەیری ئیماندار. ئەوە بەڕاستی بەرنامەی خوای پەروەردگارە جەلە جەلالوه و سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوەیە ئێمەی هەڵناوە، ئێمەی دروست کرد بۆ ئەوەی دائیم هەم بۆ خۆمان ئاشتەواییمان پێخۆش بێ، سڵحمان پێخۆش بێ، هەروەها ببینە فاعیلی خەیریش لە بینی مسلمانان و ئیمانداران کە دائیم
لە ئاشتەوایی و لە سوڵح دابین ئینشاء الله. کەواتە مامۆستا ئیسلامی پیرۆز ڕەنگ و زمان و ئاین و ئایدۆلۆژیا ناکاتە پێوەەر بۆ بەدیهاتن و چەسپاندنی ئاشتی و ئاشتەوایی. واتە کۆمەڵگە بە هەموو ڕەنگ و زمان و ئاینەکانەوە پێویستە لە هەوڵی هێنانەدی ئاشتەوایی یابن و هیچ کەس بە هۆکارەکان ئەو هۆکارانی کە باسم کردن نابێ شەڕ و ململانەی لەگەڵدا بکرێ. ئەگەر هاتوو ئەو ئیسلامە وەکو بەرنامەی خوای پەروەردگار جەل جەلال ئەوەی کە خوای پەروەردگار پێی ڕازیە وەکو سنەتی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەرزی واقعدا تەطبیق بکرێت لە سەرزەویدا لە ژیانی مسلمانان و ئیمانداراندا لە ژیانی ئەو خەڵکەی کە مسلمانیش نییە ڕازیش نییە بەو دینە ئەو خەڵکە هیچ کەسێک زوڵمی لێ ناکرێت و هیچ کەسێک ناچەوسێندرێتەوە و هەروەها نەوەکو بەس ئینسانەکان واللهی مێرولەیەکیش مێشولەیەکیش گیاندارێکیش دڕندەیەکیش زوڵمی لێ ناکرێت. لەبەر ئەوەی بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه من كان في حاجة أخيه كان الله في حاجته ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. بەس لەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ورد بینەوە بەباشی لێی حاڵی بین کە بەڕاستی ئەو کاتە دەزانین ئیشی ئێمەی مسلمان و ئیماندار چییە لە سەر زەویدا. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم المسلم أخو المسلم دەفەرمێ مسلمان برای مسلمانە لا يظلمه زوڵمی لێ ناکات نە زوڵمی لێ دەکا نە قبولیش دەکات زوڵمیشی لێ بکرێ. دەستی زاڵم وستەمکارەکان دەگرێ ناهێلێ زوڵم لە برا مسلمانەکەی بکرێ. وەروە پێغەمبەری خوا فەرمووی ولا يسلمه نایداتە دەست دوژمنەکانیشی نە زوڵمی لێ دەکا وەروە نەدێڵێ زوڵمیشی لێ بکرێ و نایداتە دەست دوژمنەکانیشی. من كان في حاجة أخيه كان الله في حاجته. پێغەمبەری خوا دەفەرمێ هەر کەسێک بێ حاجەتی مسلمان و ئیماندارێک جێبەجێکە کە موکوڕیەکی هەیە بۆی جێبەجێکە نەدارە دەستی بگرێ فەقیرە ئاگای لێ بێ دەستی بگرێت. پێغەمبەری خوا فەرمی ئەوە خوای پەروەردگاریش حاجەت و کە موکوڕیەکانی ئەو کەسە بۆی تەواوەکە. و هەروە پێغەمبەری خوا فەرمی ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة. فەرمی هەر کەسێکیش ناخۆشیەک بەڵاو موسیبەتیەک زەحمەتیەک لەسەر مسلمانان و ئیمانداران لا بدا خوای پەروەردگار ناخۆشیەکان بەڵاو موسیبەتەکان لەسەر ئەو کەسەلادا لە چ کاتێک لە ڕۆژی قیامەتە ئەو قیامەتەی کە هیچ کەسێک فریای هیچ کەسێکی تر ناکەوێ هیچ کەسێک ناتوانێ فریای حاڵی خۆی بکەوێ هیچ کەسێک ناتوانێ نە باوک دەتوانێت فریای کوڕەکەی خۆی بکەوێ نە کوڕ دەتوانێت فریای باوکی خۆی بکەوێ نە دایک فریای کچەکەی خۆیەکەوێ نە کچ و کوڕ فریای دایک و باوکی خۆیان نەکەون بەڵام ئەو کەسەی کە بەڵاو موسیبەت و ناخۆشیەکی لەسەر مسلمان و ئیماندارێک لاداوە لە دنیادا ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار بەڵاو موسیبەت و ناخۆشیەکانی لەسەر هەڵدەگرێت. وەروە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. پێغەمبەری خوا فەرمی هەر ئینسانێکی مسلمان و ئیماندار ستری عیب و کەم و کوڕی مسلمان و ئیماندارێک بکا لە دنیادا عیبێکیە کەم و کوڕیەکی هەیە نقوستانیەکی هەیە ئەو مسلمانە بێ عیبەکانی ستر بکا بیشارێتەوە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار هەم لە ڕۆژی قیامەتە ئەو کەسە دڵی خۆشە و هەروەها خوای پەروەردگاریش لە ڕۆژی قیامەتە ئەو کەسە سترەکە هەرچی گوناح و هەرچی عیب و کەم و کوڕی ئەو کەسەیە لە ڕۆژی قیامەتە دەشاردرێتەوە و هەروە خوای پەروەردگار ستری دەکات بە عەزەمەت و بە گەورەی خۆی. ئەوە لەبەر چی وایە؟ لەبەرەوەی بەس دیفاعی لە یەک برای مسلمانی کردووە. لەوەش زیاتر بزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە لە پێغەمبەری خوا مشریکین دەریان کرد لە شاری مەکەی پیرۆز چووە شاری مەدینە لە دوایدا پێغەمبەری خوا چەند ساڵێک لە شاری مەدینە مایەوە ئەمجا گەڕایەوە بۆ شاری مەکە کە مەکە فتح کرایەوە هەموو خەڵکی
لە چواردەوەری پێغەمبەری خوا خڕبوونەوە بە مسلمان و بە غەیری مسلمانەوە لەو کاتێ ئەو خەڵکە چاوەڕێی ئەوەیان دەکرد کە ئەوانە ئیمانیان نەبوو عەزێتی پێغەمبەری خوایان دابوو شار بەدەریان کردبوو لە وڵاتی خۆی و لە شاری خۆی چاوەڕێی ئەوەن دەکرد کە پێغەمبەری خوا بێت تەعزیبیان بدا بێ بەڕاستی تۆڵەی خۆی بکاتەوە بەڵام پێغەمبەری خوا فەرمی اذهبوا فأنتم الطلقاء فەرمووی بڕۆن ئێستا ئێوە هەر هەمووتان ئازادن سبحان الله تەمەشای ئەو ئاشتەواییە پێغەمبەری خوا ئەنجامێدا لەگەڵ چێ لەگەڵ دوژمنەکانی لەگەڵ ئەو کەسانەی کە لە شاری خۆی لە وڵاتی خۆی لەو شارێک کە پێغەمبەری خوا تیای لەدایک بووە ئەوجا پێغەمبەری خوا دێ ئەو کەسانە پێیان دەفەرمێ بڕۆن ئێوە هەمووتان ئازادن ئەجا ئێستاش ئەگەر بێت و لە ژیانی ئێمەی مسلمان و ئیمانداردا لەو زروفەدا لەو کاتەدا ئەو دینی خوای پەروەردگارە حاکم بێت واللهی با بزانین خۆشەویستەکان و بەڕێزانم هیچ کەسێک زوڵمی لێ ناکرێ و هیچ کەسێک برسی نابێت و هیچ کەسێک ناچەوسێندرێتەوە و هیچ کەسێکیش بەڕاستی بێنان نابێ بێ ئاو نابێ واروها فەقیر و هەژار نابێ لەسەر جادەکان ناکەوێ. زۆر باشە مامۆستا بۆچی لە ئێستادا کاتێککە ڕەوشی هەموو جیهان ئەبینین ڕەوشی وڵاتی خۆمان وڵاتی مسلمانان ئەبینین بۆچی هێز و ویستی شەڕخوازی و ناکۆکی و ململانێ و تێکدەرایەتی زاڵە بەسەر ئاشتی و ئاشتی خوازیە لە کاتێکا هەموو ئایدیا و پەیام و فەلسەفەکانیش باس لە گرنگی و بوونی ئاشتی ئەکەن بەڵام ئەوە بەرهەمەکەی ئەبینین کە هەمووی شەڕ و کوشتار و یەکتر عەزیەتدان و نەبوونی ئاشتیە بۆچی هۆکاری ئەوە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ دیارە بەڕاستی دەبینین لە وڵاتی مسلماناندا لە عالەمی ئیسلامیدا ئەوڕۆ بەداخەوە کەم وڵات هەیە خوێنی لێ نەڕژێ کەم وڵات هەیە مسلمانان قەتڵ و عام نەکرێن نەکوژێن برسیان نەبێ تێنیان نەبێ ئەوەش لەبەر چەند هۆکارێکی سەرەکی هەیە بەڕاستی لێرەدا ئەو حاکمانەی ئەو فارمان ڕەوانەی کە مەسئولیاتی ئەو میلەتە مسلمانانیان لەسەر شانە یەکەمین جار حکمیان نەکردووە بە شریعەتی خوای پەروەردگار ڕازی نەبوویتن کە قورئان دەستور و یاسایان بێ ڕازی نەبوویتن کە سنەتی پێغەمبەری خوا پیادەکەن لە ژیانی خۆیاندا و لە ژیانی کۆمەلگایەکەیاندا هەر کۆمەلگایەکیش کە بەڕاستی هات و حاکمەکەی فەرمانڕەوایەکەی بەرپرسەکانی بۆ خوای پەروەردگار نەسوڵحا و هەروەها بەزەی نەهاتەوە بەزەیەکی شەرعی بەزەیەکی قورئانی بەزەیەکی وەکۆی کە پێغەمبەری خوا بەزەی هاتەوە بەرامبەر بە هەموو خەڵکی بەعام بە مسلمان و بە غەیری مسلمانەوە ئەو کاتە ئەو فۆزایە دروستە بێ کە ئێستا لە عالەمی ئیسلامی ئێمە بە چاوی خۆمان دەبینین ئێمە ئەگەر بێت و لەو عێراقی خۆمان سەیر بکەین دەبینین چەند خەڵک قەتڵ و عامەکرێ چەند خەڵک دەکوژرێ سەیری سووریاکەن سەیر وڵاتەکانی چواردەورەمان کەن هەمووی تۆپبارانە و ئاگربارانە بەسەر سەری چێدا بەسەر سەری میلەتێکی مسلمانی مەزلوم و چەوساوەدا هەم لەلایەن سەرکردەکانی خۆیانەوە زوڵمیان لێ دەکرێت دەچەوسەندرێنەوە و هەروە هەم لەلایەن ئەو زلهێزانەی کە باسی مافی مرۆڤ و ئازادی و باسی ئەو شتە بریقەدارانێکن کە لە ڕاستیدا کە بەڕاستی ڕاستیان نەکردووە بەرامبەر بە قسەکانی خۆیان دەبینین بەڕاستی حاکمی ئەو وڵاتانش فەرمانڕەمای ئەو وڵاتانش حکمیان نەکردووە بە شریعەتی خوای پەروەردگار ئێمە لەو کوردستانەی خۆمەدا مامۆستایانی ئاینی چەندین ساڵە لەسەر مینبەرەکانیان لە بەرنامەکانیاندا لە هەموو شوێنەکاندا بە دەنگی بەرز هاوارەکەن کاکە پێکەوە بژێن کاکە ئێمە پێکەوە جوانین 5 ملیۆن ئینسان ناتوانین ئێمە بەڕاستی لەناو خۆمان ئاشتەوایی بەرقەرارکەین بەداخەوە ئەمە زۆر جا دەڵێم ئەگەر بات وە ئەو میلەتی کوردە 100 ملیۆن ئینسان بوا دەبێ ئەو کاتە چمان لێ بەسەر بەهاتایە ئەگەر باتە وەک ئەو وڵاتە ئەو وڵاتانەی کە ژمارەیان زۆرە ژمارەی دانیشتوانیان زۆرە 200 ملیۆن ئینسان بوونایە دەبووە ئەو کاتە حاڵی ئێمە بەچێ وەزعەک بگەیشتایە کە ئێستا ئێمە نزیکەی 5 ملیۆن ئینسانی ناتوانین پێکەوە بژێن پێکەوە هەڵکەین لە یەکتری ڕازی بین باڵی ڕەحمەت و بەزەیی باڵی ئاشتەوایی بۆ یەکتری درێژکەین بەڕاستی بە تایبەت لایەنە سیاسیەکان ئەوانەی کە سوکانی ئەو میلەتەیان بەدەستە ئەوانەی حکومڕانن لەو وڵاتەدا ئەگەر چەند ساڵێک پێش ئێستا بە قسەی مامۆستایانی ئاینیان بکردایە کە بەڕاستی ئەو ئێستا ئێمە ئەو ڕۆمان بە چاوی خۆمان نەدەبینی دژمنی دینمان و دژمنی ژینمان ئەوڕۆ بەسەرمان نازاڵ بوون تازە بەڕاستی خۆشەویستەکانم ئەو چارەسەرانە ڕەنگە زۆر قورس بێ بەڵام ئەو جارەش ئێمە دەبێ بین
بە تایبەتی لەو عەسرە ئێستادا لەو کاتەدا بێن لایەنە سیاسەکان سەرکردەکان ئاشتەوایەکی باشکەن وعد بن یەکەم جار وعد بەرامبەر بە خوا نوێکەنەوە و هەروەها وعدیش بەرامبەر بە خۆیان بەرامبەر بە میلەتەکەیان کە بەڕاستی ئێمە جارێشتر زوڵمتان لێ ناکەین بە ئاشتی دەمانوێت ئاشتی بەرقەرار بێ لە وڵاتەدا ئەگەر ئێمە کۆک بووین لەسەر یەک مێزی گفتوگۆ ئەگەر ئێمە برای یەکتری بووین داوای هەمومان ئاشتیمان کرد ئەو کاتە بەڕاستی دژمنەکانیشمان حیسابمان بۆ دەکەن بەس ئەگەر هەر ڕۆژە لە یەکتری بخوێنین ئەو زەمی ئەو بکات ئەو بەرنامەی خۆ پێ باش بێت ئەو بەڕاستی حەقی پێ حەق نەبێت ئەو بەڕاستی سپی وەکو ڕەش ببینێ ڕەش وەکو سپی ببینێ بەڕاستی ئەو کاتە وەکو ئێستا کە دەبینین ئەو هاژیانمان ناخۆشە بێت و هەروەها دژمنانی دینمان و دژمنانی ژینمان بەسەرمانە زاڵە بن بەداخەوە دەبینین لە عالەمی ئیسلامیدا ئەو ڕخوێن دەڕژێ کە زنیە کە بەڕاستی ئۆفێکی لێ بەرز بێتەوە بەرامبەر بە وڵاتی مسلماناندا ئەو زلهێزانەی کە باسی بانگەشەی مافی مرۆڤەکەن باسی مافی ئافرەتەکەن باسی مافی منداڵەکەن ئەدی ئەوانە ئینسان نین دەکوژرێن ئەدی ئەوانە مرۆڤ نین قەتڵ و ئامەکرێن ئەدی ئەوانە مرۆڤ نین برسیانە بێ تێنیانە بێ هاوارێن لێ بەرزە بێتەوە ئەدی ئەوانە لە کوێن بەس بەڕاستی خۆشەویستەکانم ئێمە هەتاوەکو خۆمان لەناو خۆمان یەکڕیز نەبین ئاشتەوایەکی باش لە بینی هەموو لایەنەکان بەرقەرار نەبێت کە بەڕاستی دژمنەکانیشمان حیسابمان بۆ ناکەن بە ئاگاداری خۆمان بین ئینشاء الله. زۆر باشە مامۆستا لەوە چه پرسیارەکە دووبارە بکەمەوە هۆکاری چییە کە مرۆڤەکان هەر خۆشمان لە نێو مسلماناندا ئەوەندەی کە بە شانوباڵی ئاشتیا هەڵەدەین وەکۆڵێ ئەیلاوێنینەوە کتێبی لەبارەوە نووسین کە چی بەشێکی کەمی مرۆڤەکان ئاشتی خوازن هەمیشە مرۆڤەکان تەنان لە نێو مسلمانانیشدا لە نێو خۆشماندا هێندەی کە هێز و ویستی شەڕخوازی زاڵە بەسەرماندا و لە ئاستی وڵاتەکاندا لە ئاستی جیهاندا هێندە ئاشتی خوازی زاڵ نییە بۆیە ئەبینین لە ئێستادا ئەگەر ئاشتی خوازی وەکەوەی کە لە تیۆر و کتێب و نەزەریاتە بازەکرێ ئەگەر بەکردەوەش بکرایە ئەوە جیهان ئاهێکی بەبەراهاتەوە و ئاشتی و ئارامی باڵی ئەکێشە هۆکارەکەی چیە و بۆ چی ئەگەڕێتەوە ئەمە؟ خۆی دەزانی چۆنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ كل مسلم على المسلم حرام دمه وماله وعرضه پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەرچی مسلمان هەیە بەرامبەر بە مسلمانەکەی هەموو ئەو مافانەی کە خوای پەروەردگار پێی داوە بەڕاستی ئەوە حرامە کە ئەو خەڵکە بێن دەست درێژی بکەنە سەر ئەو مسلمانە بە تایبەتی باسی سێ شتمان بۆ دەکات پێغەمبەری خوا دەفەرمێ دمه وماله وعرضه ئەو خوێنەی خوای پەروەردگار حرامی کردو خوێنی مسلمان بڕێژێ وەروەها وماله حرامی کردو ماڵەکەی سەرۆت و سامانەکەی داگیر بکرێ لێی زەوت بکرێ وعرضه شەرەف و ناموسەکەشی پێغەمبەری خوا حرامی کردو کە دەست درێژی بکرێتە سەر شەرەف و ناموسی مسلمانان و ئیمانداراندا ئەوە لە چ کاتێکدا دەبێت لەو کاتەدا دەبێت کە بەڕاستی شەریعەتی خوای پەروەردگار وەکۆی کە خوای گەورە پێی ڕازیە بە گەورەی خۆی بە عەزەمەتی خۆی ئەو کاتە بەڕاستی ژیانی ئینسانەکان خۆشە بێ ئاشتی بەرقەرارە بێ ئەو خەڵکە پیادەی شەریعەتی خوای پەروەردگارکەن لە ژیانی خۆیاندا ئەوەش بە چ دەکرێت بەس بە قسە ناکرێت ئێمە بینە سەر کەناڵە فەزائیەکان و یان لە جەریدە و ڕۆژنامەکان بنووسین و قسەی لەسەر بکەین کتابی لەسەر دەرکەین ئینسان بەڕاستی دەبێ بێت لە ژیانی خۆیدا بەڕاستی بسەلمێنێ ئەو قسانەی کە دەیکا لە ژیانی خۆیدا ئایا بۆ سبەینێ ئەو قسەی ئەو ڕۆکردوتی بۆ سبەینێ لە ژیانی خۆیدا پیادەی کردووە دەستەبەری کردووە ئێمە قسە زۆر دەکرێت وتار زۆر دەدرێ باسی ئاشتەوایی زۆر دەکرێت بەس بەداخەوە نەمان بینی لە عەرزی واقعدا بە تایبەتی لە وڵاتی ئێمەدا زۆر باسی ئاشتەوایی دەکرێت لە بینی مسلماناندا لە بینی لایەنە سیاسیەکاندا لە بینی ئەدیانەکاندا بەس بەداخەوە ئێمە نەمان بینی ئەوانە بەس قسەن بەس وتارن بەس بەڕاستی بەرنامەن پێشکەشەکرێن و دوایی دەڕوات بەس ئەگەر مسلمان وەک ئەوەی کە خوای پەروەردگار کردوتیە واجبێکی شەرعی لەسەر شانی ئێمەی مسلمان و ئیماندار ئەگەر بێت و ئەو مافەی خۆی پیادە بکا لەسەر زەویدا ئەو کاتە بەڕاستی هەموو خەڵکی ژیانی خۆشە بێت هەموو خەڵکی دەحەسێتەوە بەس بەداخەوە لە وڵاتی مسلماناندا چەند شتێک نییە بۆیە خەڵکی وای لێ هاتووە یەکەمین بەڕاستی
ئەو خەڵکە وای لێ هاتووە لە هەموو لایەکەوە فێڵی لێکراوە. ئەوەش کە بەڕاستی کارەسات دروستەکە لە بینی مسلماناندا. سیر دەکەی حتا وەکو وای لێ هاتووە باوکەکان بەرامبەر بە منداڵەکانی خۆیان ڕاستگۆ نەبوویتن. دایک بەرامبەر کچەکەی خۆی ڕاستگۆ نەبووە. کچ و کوڕ بەرامبەر دایک و باوکی خۆیان ڕاستگۆ نەبوویتن. هەتا وای لێ هاتووە وڵاتی ئێمە ئاشتەوایی ناو خێزانەکانیش تێک دراوە. ئەوەش چی وای لێ کرد کە بەڕاستی ئەو لانە نەوایان لێ کرد کە بەڕاستی ئەوەندەیان باسی ئاشتەوایی کرد بەڵام لە عەرزی واقعدا هیچمان نەبینی. هیچ نەمان بینی کە بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان خەڵکێک ببینین بێ بەڕاستی ئەو قسەی دەیکا بیکاتە کردار بیسەلمێنێ کە بەڕاستی لەگەڵ قسەکەی خۆی ڕاستگۆیە. بزانن ئەگەر هاتوو مسلمانان لە ژیانی خۆیاندا ئاشتی هەبوو لە نێوانیاندا ئاشتی بەرقەرار بوو سوڵحیان لە بینی خۆیان کرد ئەو کاتە ئەو خەڵکە بەڕاستی هەموو ژیانی خۆشە بێت. دەبینی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا کەس نییە زەکاتی پێ بشیە بەس لە ناو مسلمانان نا لە ناو مەسیحیەکانیشدا لە ناو جوولەکەکانیشدا کەس نییە زەکاتی پێ بشیە. ئەوە لەبەر چی وا بووە؟ لەبەر عەدالەت و دادپەروەری هەبووە. لە هەر کۆمەلگایەکیش عەدالەت و دادپەروەری هەبوو ئەو خەڵکە ژیانی خۆشە بێ کە خەڵک ژیانی خۆش بوو ئەو کاتە بەڕاستی ئاشتەوایی بۆ خۆی دروستە بێ لە بینی هەموو خەڵکیدا هەم لە بینی مسلماناندا و هەم لە بینی لایەنە سیاسیەکاندا و هەم لە بینی ئەدیاندا بەڕاستی. ئەوجا بۆیە خۆشەویستەکان و بەڕێزانم ئێمە دەبێین قسەکانمان بە عەمەلی بیسەلمێنین کە ئێمە بەڕاستی ئەو قسەی کردوتمان ڕاستگۆ بوویتین لەگەڵیدا. هەتا وای لێ هاتووە خەڵک بەڕاستی کە گوێی لە کەسێک دەبێت قسەیەک دەکا باسی ئاشتی دەکا یان باسی مافێک لە مافەکانی خەڵکی دەکا خەڵک تااقەتی نییە گوێی لێ ڕابگرێت لەبەرەوەی ئەوەندە ئەو قسانە دووبارەکرانەوە ئەوەندە دووبارەکرانەوە کە بەڕاستی خەڵک هیچ سیقەی نەماوە ئەگەر 100 قسەکە ڕاستیش بێ بەڵام خەڵکی لەبەرەوەی ئەوەندەی ئەو شتانە بەگوێیادرا هیچی ڕاست دەرنەچوو خەڵک لەسەر ڕاستیەکەش کە بەڕاستی سیقەی نەما ئەوش بەچی دەبێ بە دەبینین ئاشتەوایی لە بینی کۆمەلگادا لە بینی لایەنە سیاسەکاندا لە بینی ئەدیانەکاندا لە بینی ئاعیلە و خێزانەکاندا هەمووی پچراوە بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە بەڕاستی لە ئیجاددا کە بەڕاستی ئێمە بەرنامەیەکمان نەبوو پرۆگرامێکمان نەبوو بە تایبەتی و حکومەتمان بێ بەڕاستی ئیشی لەسەر بکا بۆیە دەبینین حاڵی ئێمە ئەو های لێ بەسەر هاتووە بەداخەوە. زۆر باش مامەسا زۆر جار لە کۆمەڵگەدا ئەبینین خەڵک سالم و ئاشتی خواز و کۆک و تەبایە بەڵام لەسەرەوە کاتێک دوو حیزب بە بەیاننامەیە بێ یا لە هەڵوێستێکی سیاسییاندا بێ لە یەک ئەگیرێن کێشە وەکۆڵێ ناکۆکیەکەوێتە نێوانیان ئۆتۆماتیکیان ئەم ناتەبایی و کێشە و ململانێش ڕەنگەداتەوە لە کۆمەڵگەدا وەکۆڵێ ئەندامەکانیان ئەکەونە وێزەی یەکتر. باباز لە گرنگی ئاشتەوایی سیاسی بکەین لە کۆمەڵگەدا کاتێک کە لایەنەکان حیزبەکان ئاینەکان مەزهەب و گروپ و بیرکردنەوە جیاوازەکان لە کۆمەڵگەدا لەسەرەوە وەکۆڵێ سەرکردایەتیان تەباو یەک هەڵوێست و ئاشتی پارێز بن ئەو کاتە چه گرنگیەک لە کۆمەڵگەدا ئەبێت و ئاشتی چۆن ڕەنگەداتەوە و کەمتر مەجال بۆ تەفرەقە و پەڕاگەندەی نێو کۆمەڵگە دەمێنێتەوە. واللهی دیارە واجبێکی شەرعیە واجبێکی مرۆڤ دۆستانەیە لایەنە سیاسیەکان بێن بەڕاستی ئەو وەسع لە هەرێمی کوردستان چاکەن. ئەوش بەچی دەبێت بەوەی کە بەڕاستی نەوەکو سەنگەر لە یەکتری بگرن لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن کە بەداخەوە زۆر دەبینین ئەو سەنگەرە چەند ساڵە بەردەوامە بەڵام هیچشمان بە هیچ نەکرد. بەڵام ئەگەر بێت و دوو قسەی باش بکرێ ئەو خەڵکە بێت و بە قسەی ئەو دوو قسە باشە بیکەنە کردار لە ژیانی خۆیاندا عملی پێ بکەن ئەو کاتە خەڵکەکە هەمووی دڵی پێی خۆشە بێت. بەداخەوە ناکۆکی بینی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بینی هەموو دژمنەکانی ئێمەی خۆش کرد. هەموو دژمنەکانمانی پێک هێنایەوە لەبەرچی لەبەرەوەی ئێمە خۆمان کۆک نەبووینە ناو یەکتری خۆمان یەک قسە نەبووین یەک هەڵوێز نەبووین سەفەکانمان هەمووی یەک نەبوون بەڵکو خەڵکێک کە ڕەنگە خەمخۆری ئەو میلەتە بێ ڕەنگە قسەی باشی بۆ بکە وتاری باشی بۆ بدا نووسینی باشی بۆ بنووسێ بەڵام بەداخەوە ئەو کەسە ڕەنگە بە قسەی نەکرێ یان دەنگی کب بکرێ یان هێرشی بکرێتە سەر. ئەوش کە بەڕاستی دەبینین ئەو کاتە ئەگەر وابوو
بەڕاستی ئەو لایەنە سیاسیانەی بە تایبەتی سوکانی ئەو میلەتەیان بەدەستە بەرپرسی یەکەمن لەو وڵاتە واجبێکی شەرعیە واجبێکی ئەخلاقیە واجبێکی ئینسانیە کە دەبێ بێن حاڵی ئەو میلەتە چاکەن ئەویش بە چ دەبێ یەکەم جار ئاشتەواییەکی باش دروستکەن لە بینی هەموو لایەنە سیاسیەکان کەو ئاشتەوایە لە بینی لایەنە سیاسیەکان دروست بوو ئەو جا بێن لەگەڵ کۆمەلگاش ئاشت بنەوە ئێستا بەداخەوە کۆمەلگا بەڕاستی هەموو چین و توێژەکان دەبینین ئێمە مامۆستایان ناو خەڵکی دەژین لەگە هەموو خەڵکێک تێکەڵ دەبین لەگە هەموو خەڵکە قسە دەکەین لەگە هەموو خەڵکێک دێین و دەچین بەڕاستی خەڵک بەعام سیقەی زۆر کەم بووە بۆ لایەنە سیاسیانە بە تایبەتی ئەوانەی کە حکومڕان لە هەرێمی کوردستان ئەوە بۆ وای لێ هاتووە هەر ئەو میلەتە نەبوو بە ماڵی خۆی بە هەموو پێداویستیەکانی خۆی بەنانی خۆی دیفاعی لەو شۆڕشەیە کرد لەبەر ئەوە وای لێ هاتووە لەبەرەوەی ئەوانە کە دەسەڵاتیان گرتە دەست خۆیان دەوڵەمەند کرد سەرۆت و سامانی وڵاتیان بۆ خۆیان قۆرخ کرد ئاش نەبوونەوە لەگەڵ ئەو میلەتە لەگەڵ لایەنە سیاسەکانی کە ئاش نەبوونەوە بۆیە دەبینین حاڵمان بەو ڕۆگەیشت ئەو وڵاتی ئێمە خوای پەروەردگار بە ڕەحمەتی خۆی بە فەزلی خۆی دەوڵەمەندی کردووە ئەو هەموو سەرۆت سامانەی لە وڵاتی ئێمە هەیە کە بەداخەوە ئەگەر بێت و دەستێکی ئەمین دەستێکی پاک ئەو وڵاتە بەڕێوە بەرێ هەموو خەڵکەکەی ژیانی خۆشە بێ و ئاشتەوایی کۆمەلگا بەرقەرارە بێت بەڵام ئەگەر هات و هەتاوەکو ئەو لایەنە سیاسیانە سەنگەر لە یەکتری بگرن دوژمنایەتی یەکتری بکەن ئەجا بە بۆچوونەکانیان بە وتارەکانیان بە هەڵوێستەکانیان بە نووسینەکانیان ئەو کاتە بەڕاستی ڕۆژ لە ڕۆژ ئاشتەوایی کۆمەلگا تێکەچێت ئەویش ئەو ئاشتەواییە بەچی دەبێ یەکەمین جار شەریعەتی خوای پەروەردگار بکێ پێوەر لە ژیانی خۆتدا بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى پیغمبری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ نمونەی مسلمانان و ئیمانداران لە بینی خۆیاندا دەفەرمێ وەکو چی وایە لە خۆشەویستیان لە سۆز و بەزەییان لە عەتف و حەنانیان بەرامبەر بە یەکتری دەفەرمێ وەکو ئەوە یەک لاشە بن یەک جەستە بن هەر هەمویان 100,000 کەس وەکو ئەوە لە لاشە یەک کەسا بێ 100,000 کەس ئەگەر هات و یەک کەس قاچی هێشا هەمووی قاچی دێشێ ئەگەر هات و سەری هێشا هەمووی سەری دێشێ ئەگەر هات و چاوی هێشا هەمووی چاوی دێشێ ئەوە بە چی وایە بەهۆی ئەوەی کە بەزەییان بە یەکتری هاتەوە یەکتریان خۆشویست و هەروەها برای یەکتری بوون ئەو کاتە ئەو خەڵکە هەموو وەکو چی وەکو یەک جەستە وایە كمثل الجسد الواحد وەکو یەک ئینسانمە وەکو یەک جەستەوان ئەجا ئەوە بە چ دەبێ بەوەی کە شوێن کەوتەی پێغەمبەری خوا بین لە ژیانی خۆماندا بزانن هەر کۆمەلگایەک ئەو کۆمەلگایانەی هەتاوەکو کە ئیمانیشیان بە ئیسلام نییە ئەو کۆمەلگایانەی مەسیحین یان جوولەکەن کە ئیمانیان بە ئیسلام نییە بەڵام هاتن چیان کرد هاتن قانونێکیان دەستورێکیان یاساکیان بۆ خۆیان دانا هیچ کەسێک نەسەرکردەکانیان نە خەڵکێکی وەزیر نە خەڵکێکی ئەندام پەرلەمان نە خەڵکێک کە دەسەڵاتیە لەو وڵاتەدا نە سەرۆکی حیزبێک بۆی نییە لەو هێڵە گشتیانە لا بدا کە کردوتیانە دەستوری وڵاتەکەی خۆیان بەس ئێمە وەکو مسلمان بابێن ئێمە دەستورێکمان هەیە کە قورئانە پەیڕە و پرۆگرامێکمان هەیە کە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بابێن دەستی پێوە بگرین بەزەیمان بە یەکتریا هەبێت ئەو کاتە بەڕاستی هەموو خەڵکە دەبێتە خۆشەویستی یەکتری و ئاشتەوایی لە کۆمەلگادا دروستە بێ و هەروەها بەزەیی و ڕەحمەتی خوای پەروەردگاریش دەڕژێ بەسەر کۆمەلگادا زۆر باش مامۆستا لە ئێستایە وەکو ساڵانی ڕابردوو شۆڕش و کوشتار شەڕی براکوژی و یەکتر تۆمەتبارکردن و زمانی زبر تا ڕادێک کەم بۆتەوە لە کۆمەلگەدا بەڵام لە ئێستادا تێکدان و نەمان و شیرازەپسانی ئاشتی شێوازێکی تری بەخۆیەوە گرتووە برسیکردنی خەڵک بڕینی قوتی خەڵک بڕینی موچە و بژێوی خەڵک نەبوونی کارەبا لەلایەن دەستێکی دیارەوە نەبوون یان ترساندنی خەڵک لەوەی کە نەود نییە داهاتوومان بەرەو ناخۆشترە چێ ئەمەش جۆرێکی دیکەنێت لە تێکدانی ئاشتی و نەمانی ئاشتی لە کۆمەلگەدا بەدەست کۆمەڵێ دەسەڵاتداری نامەسئولی
بێڕەحمەوە لە کۆمەڵگەکەماندا. والله دیارە وەکو چۆن باسمان کرد لە پێشووتر ئەو وڵاتی ئێمە خوای پەروەردگار ڕەحمەتی وای پێکردوتین پڕیەتی لە ئەو هەموو ناز و نیعمەتەی لە وڵاتی ئێمە هەیە، ئەو هەموو پارە و سەرۆت و سامانە زۆرەی لە وڵاتی ئێمە هەیە، بەس بەداخەوە دەستێکی ئەمین نییە پارێزگاری لێ بکات و هەروەها بەزەی بە میلەتەکە بێتەوە. بەڵام بزانین ئێمە کاتێک کە ئاشتیمان بەرقەرار نەکرد لە کۆمەلگادا تووشی ناخۆشی و کارەسات دەبین، بەڵام بابین چ بکەین ئاشتەوایی لەنا ئەو میلەتا دەدروستکەین. چۆنە بێ ئەو میلەتە ڕەشوڕووتا، ئەو میلەتە فەقیرە، ئەو میلەتە بێ ئاوا، ئەو میلەتە بێنانە، ئەو میلەتە بێ پارەیە، ئەو میلەتە بێ کارەبایە، ئەو میلەتە لەو کاتەدا لە سەدەی بیستەمدا کە بەداخەوە خەڵک کارەبای نەبێشەوان لە بەری دانیشێ، خەڵک بەڕاستی نەوتی نەبێ بیکاتە چرایەکە و بیکاتە سۆبەکەەوە خۆی لە بەرگەرم کاتەوە، خەڵک پارە لە جیرفانیان نەبێت ژیانی ئایلەی خۆی خۆشکە، خەڵک پارە لە جیرفانیان نەبێت کرێخانوەکەی پێ بدا. یعنی شتیوا نابیندرێ هەتا لە هەموو عالەمدا ئەگەر سەیرکەی کە بەڕاستی ئەوەی لە وڵاتی ئێمە دەگوزرێ، ئەوەی لە وڵاتی ئێمە ڕوودەدا لە وڵاتەکانی تر نابیندرێ، لە وڵاتەکانی تر چاوت پێی ناکەوێ بەداخەوە. بەڵام باگوێ ڕابگرین بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: ألا أدلك على صدقة يحبها الله ورسوله تصلح بين الناس إذا تباغضوا وتفاسدوا. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: ئایا شتێکتان پێ بڵێم ئەگەر بیکەن ئەلا ئەدلوکە عەلا سەدەقەتین، دەفەرمێ ئایا سەدەقەیەکتان پێ نەڵێم ئەگەر ئەو سەدەقەیە بکەن ئەو کاتە دەبنە خۆشەویستی خوای پەروەردگار و دەبنە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو سەدەقەیە چییە با بزانین پێغەمبەری خوا بۆمان باسەکە؟ دەفەرمێ تصلح بین الناس، دەفەرمێ ئاشتەوایی لە بینی خەڵکییا بکەن، سوڵح لە بینی خەڵکییا بکەن. ئەوانەی ئاشتەواییان لە کۆمەلگا تێکداوە وەرن ئەو خەڵکە ئاشتکەنەوە، وەرن لەگە ئەو خەڵکە ڕاستگۆ بن، وەرن معاشی ئەو خەڵکە بدەن، وەرن کارەبا بدەن ئەو خەڵکە، وەرن ئەو خەڵکە فەقیریە لە هەژاری ڕزگارکەن، وەرن ئەو خەڵکە کە ئاوارە بووە دەربەدەر بووە لە ئاوارەی ڕزگاریکەن. ئەوە لە چ کاتێکا پێغەمبەری خوا دەفەرمێ سوڵح لە بینی خەڵکیکەن و ئاشتەوایی لە ناو کۆمەلگادا بەرقەرارکەن. دەفەرمێ ئیدا تەباغەضوا، لەو کاتێک کە خەڵکی تووڕە بووە، ئێستا هەموو لایەنە سیاسەکان لە یەکتری تووڕەن، دەبینین بە چاوی خۆمان زاهیرێکی ئاشکرایە. لەو کاتێک کە خەڵکی لە حکومەت و لە دەسەڵاتی خۆی تووڕە بووە، با ئەو حکومەتە ئەو دەسەڵاتدارە بێ ئاش بێتەوە لەگەڵ خەڵکەکەی خۆیدا، سوڵح لەگەڵ خەڵکەکەی خۆیدا بکە. وەلە چ کاتێکی ترا پێغەمبەری خوا فەرمووی وەتەفاسەدوا، لەو کاتە ئیفساد فەساد و خراپەکاری لە وڵات بەرقەرار بووە. دەبینین خۆشەویستەکانم ئەو هەموو ئیفسادەی لە وڵاتی ئێمە بەربڵاو بووە، ئەو هەموو سەرۆت و سامانەی لە وڵاتی ئێمە قۆرخ کراوە لە دەستی چەند کەسێکدا. بەداخەوە یعنی دەبینین خەڵکێک هەیە خەریکە بگاتە کەشکەلانی فەلەک، ئەوەندەی خواردووە، ئەوەندەی هەیە، بەڵام خەڵکێک هەیە ڕۆژ هەتا ئەوارێ دەستی بە مەعیدەی خۆیەوە گرتووە، دەستی بەسکی خۆیەوە گرتووە بۆ ئەوی برسی نەبێ. بەڵام خەڵکێکیش هەیە لە تێریدا خۆشەویستەکانم نەخۆشەکەوێ جەڵتەی لێدا. بەداخەوە دەبینین ئەوە ئەگەر هاتوو ئەو کۆمەلگایە ئەو لایەنە سیاسیانە ئاشتەواییان نەکرد، لە بین یەکتریا سوڵحیان نەکرد، ئەو کاتە بەڕاستی خەڵکەکەی فەقیرە بێ و خەڵکەکەی بێپارەیە بێ، خەڵکەکەی بێنانە بێ، خەڵکەکەی بێ ئاوە بێ، خەڵکەکەی بێ کارەبا دەبێ، خەڵکەکەی بێ نەوتە بێ. بەڵام ئەگەر هاتوو کاکە بە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لەو هەرێمەدا بە ئەوانیش بن بەزەیەکیان بەو میلەتەیە بێتەوە، بەزەیەکیان بەو خەڵکەیە بێتەوە کە لە پێناوی واندا خۆی بەکوشدا، بەزەیەکیان بەو خەڵکەیە بێتەوە کە لە پێناوی واندا کۆمەڵێک منداڵ هەتیو بوو،
بەزە یەکیان بەو خەڵکە بێتەوە کە لە پێناوی واندا لە پێناوی ئەو خاکەدا لە پێناوی ئەو میلەتەدا سەری خۆیان نایەوە. آخر بەڕاستی ئینسان گەیشتە ئەو ڕادەیەی کە بەڕاستی بتوانێت خوێنی خۆی ببەخشێ لە پێناوی چی؟ لە پێناوی گوزەرانی خۆشدا، لە پێناوی ئەوەی ئاشتی بەرقەرار بێ لە کۆمەلگادا. بەڵام بەداخەوە ئەو هەموو خەڵکەمان لە ناوچوو ئەو هەموو خەڵکەمان بەکوشت و بەڵام دەبینی وڵاتەکە ئێمە ڕۆژ لە ڕۆژ بەرەو خراپی دەچێ. حتا ئاشتەوایی لە بینی ژن و مێردەکانیش نەماوە. خەڵکێکی ئەوڕۆ بەڕاستی ژنی خۆی تەلاقەدا لەبەر نەبوونی، لەبەر فەقیری، لە بەرۆی کرێخانیەکەی پێ نادرێ، لە بەرۆی ناتوانە عائیلەکەی خۆی بژێنێ بەداخەوە. ئەو هەموو کارەسات و ناخۆشیەی بەڕاستی لە خۆیان گرتۆتە جێ. ئەوەش بەهۆی چێ؟ بەهۆی ئەوەی ئەو حکمڕانانە کە بەڕاستی خۆشەویستەکان و بەڕێزانم ڕاستیان نەکرد لەگەڵ ئەو میلەتە و ئاژ نەبوون لەگەڵ ئەو میلەتە و سوڵحیان لە بینی خۆیان و لە بینی میلەتان نەکرد بەداخەوە. زۆر باشە مامۆستا، کۆتا پرسیارم گەر بە کورتی وەڵام بدەیتەوە سوپاس دەکەم. هەڵوەشێنەرەوەکانی ئاشتی چین، ئەو شتانە چین کە ئاشتی ناهێڵن دوای چەسپاندن و بەرقەراربوونی ئاشتی لە کۆمەلگەدا ئەو هۆکارانە کامانن کەوا دەکەن ئاشتی نەمێنێ و شەڕ و ئاژا و ململانێ باڵ بەسەر کۆمەلگەدا بکێشێ. والله دیارە هەر کاتێک لە هەر کۆمەلگا و لە هەر میلەتێکە سوڵح نەما کە خوای پەروەردگار دەفەرمێ وەسوڵح و خەیر، لە سوڵحدا لە ئاشتیدا خێر هەیە، بەرەکەت هەیە. ئەگەر هاتوو ئێستا ئەو وڵاتەی ئێمە ئاشتی بەرقەرار بوایە کەس برسی نەدەبوو، کەس تێنی نەدەبوو، کەس بێپارە نەدەبوو، کەس بێنان نەدەبوو، کەس ژیانی لێتێک نەدەچوو، کەس لە بن خێمەکان نەدەخەوت بەداخەوە. ئەوە لوای لەبەر چی وای لێهات؟ لەبەر ئەوەی ئاشتەوایی لە بینی خەڵکەکە نەما. لایەنە سیاسیەکانیش ئەوانەی کە گوتمان دەسەڵاتی یەکەمن لە وڵاتەدا بەداخەوە ئەوانیش ڕاستیان نەکرد. ئەگەر هات و ڕاست گۆبوونایە لەگەڵ ئەو میلەتەدا، ڕاستگۆ بوونایە لەگەڵ وعدەکانی خۆیاندا، خێر و بێرێکی زۆر هەیە لەو کوردستانی ئێمەدا، دابەشیان بکردا بە عەدالەت و بەدادپەروەری، ئەو کاتە ژیانی هەموو خەڵکەکە خۆشە بوو. بەس بەداخەوە کە ئەو خێر و بێرە بۆ کۆمەڵی خەڵک هەیە و بەڵام بۆ زۆرینەی خەڵک نییە، ئەو کاتە و ئاشتەواییە تێکەچێ. یعنی بەداخەوە ڕۆژ نییە لە وڵاتی ئێمە خۆپیشاندان نەکرێ، ڕۆژ نییە لە وڵاتی ئێمە ناڕزایی دەرنەبردرێ، ڕۆژ نییە لە وڵاتی ئێمە کە بەڕاستی لەسەر فەزائیەکان قسە بەدەسەڵات نەگوترێ. یعنی ئەوە بۆ وای لێ هاتووە لەبەر ئەوەی ئێمە ڕاستگۆ نەبووین بەرامبەر بە میلەتی خۆمان. هەر کاتێکیش ئەگەر هات و ڕاستی نەما و ڕاستگۆیی نەما لە ناو میلەت، ئەو کاتە بەڕاستی ئەو میلەتە بە ئاگادار بین بەرەو عاقاری زۆر زۆر ناخۆش و کارەسات بارتر دەڕوە. ئەمن دەڵێم ڕەنگە هێستا باش بێ ئەگەر بێت و ئاش بینەوە لەگەڵ یەکتری، بەس ئەگەر بێت و ئاش نەبین هەروە بین، هەر بەڕاستی ناکۆک بین لە بینی خۆماندا، ڕەنگە زۆر لە ئێستامان خراپتر لێ بێ بەداخەوە. جا بۆیە دەبێ ئاگادار بین بەرامبەر بە میلەتی خۆمان ئاشت بینەوە و زوڵم لە میلەتی خۆمان نەکەین. لەناو هەر کۆمەلگایەکە زوڵم هەبوو، ئەو کاتە کە بەڕاستی ئاشتی بەرقەرار نابێ. لەناو هەر کۆمەلگایەکە فەساد هەبوو، ئەو کاتە بەڕاستی ئەو میلەتە خێر و خۆشی لە ژیانی خۆی نابینێ لەبەر ئەوەی فەساد هاتۆتە جێ عەدالەت و دادپەروەری. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کاوە یاسین زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بوویت. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم لە ئاشتی و ئارامی ئابژین.